بین ئەچینە لای تەوەرێکی دیکەمان ئەمڕۆ لە شاری سلێمانی لە پەیمانگای تەکنیکی کوردستان دووەمین سیمپۆزیۆمی تەندروستی بەڕێوە ئەچێت جا ئێمە تەرزەمان لەگەڵا ئەبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆی کە زانیاریەکانمان بۆ بگوازێتەوە بزانین ئەو چالاکیانەی کە بەڕێوە ئەچێت چی ئەبێت تەرزە سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش. سڵاوتان لەبێتم کاتتان باش بێت سڵاو لە بینەرانی خۆشەویستی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت بۆ دووەم جار دومین سیمپۆزیۆمی تەندروستی لە پەیمانگەی تەکنیکی کوردستان بەڕێوە دەچێت بێگومان بۆ ئەم ساڵیش ناونیشانێکی جیاوازیان بۆ ئەم سیمپۆزیۆمە تەندروستیە دەستنیشان کردووە بە ناونیشانی با بڵێن شێوازی یاخود استراتیجی بەڕێوەبردننی هەوکردن لە نەخۆشخانەکانە چۆن ئەبێت و بە چ ڕێکارێکی تەندروستی ئەبێت لازاری میوانەکانمانەوە زیاتر ئاماژەی پێەکەین بۆ ئەمە بەسەرش بە ئامادەبوونی چەندین پزیشکی پسپۆڕ و ئەکادیمی لێرە لە نێو پەیمانگەی تەکنیکی کوردستان ئامادەن لەبەرەوەی چەند پانێڵێکی گرنگ بۆ ئەم بابەتە گرنگە بۆ ئەم پرسە گرنگە دەستنیشان کراوە و پزیشکە پسپۆڕەکانیش زیاتر گفتوگۆی لێگەن لەگەڵ کەسانی پسپۆڕی ئەکادیمی لە نێو خودی پەیمانگەی تەکنیکی کوردستان بۆ ئەمە بەسەرش یەکەم میوانم لەم بەشی پرۆگرام پێم خۆشە بچمە لای زۆر بەڕێز مامۆستا هەڵگورد نازممان لەگەڵا بێت کا بەڕێزیان سەرۆک بەشی سەرکردن لە پەیمانگەی تەکنیکی کوردستان لە هەمان کاتە پسپۆڕیان هەیە لە بواری بایۆلۆجی پزیشکی بە خۆشحاڵیەوە لەگەڵمانان مامۆستا گیان سوپاس بۆ ئامادەبوونت بە خێراتیەوە کاتت باش بێت بە هەر لەوە دەست پێ بکەین بۆ دووەمین ساڵە دووەمین سیمپۆزیۆمی تەندروستی بە ناونیشانی استراتیجی بەڕێوەبردننی هەوکردن لە نەخۆشخانەکانە بۆچی ئەم ناونیشانتان هەڵبژار ئامان جومە بەستان لێ چی بوو باشە بەیانیتان باش بەیانی هەموو بینەرانی کورسات باش ئێمە وەکو ناوەندی پەیمانگای تەکنیکی کوردستان و بەشی سڕکردن ئەو ناونیشانەمان هەڵبژار لە برەوەی ئەمە چەقی سێکتەری تەندروستیە لەبەرەوەی گەر هات و ئێمە لە لووتکە بین پزیشکی پسپۆڕی زۆر باشمانەبێ ئامێری پێشکەوتومانەبێ دەرمانی زۆر کۆڵتی بەرزمانەبێ بەڵام ئەگەر هات و ڕێنمایەکان و استراتیجی بەڕێوەبردننی هەوکردنمان لەبیر چوو بێ لە نەخۆشخانەکان ئێمە زۆر گرفتمان تووشە بێ لەبەرەوە ئەمە چەقی سێکتەری تەندروستیە ئەمە بە تەنها بە کارمەندانی تەندروستی ناکرێ تەنها بە ئەکادیمیەکان ناکرێ بەڵکو بە هاوڵاتانیش دەکرێت ئەبێ هاوڵاتیش وشیار بێ کە چۆن بتوانێ مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکات. مامۆستا هەڵگورد بە شێوازێکی گشتی پانێڵەکان ناونیشانەکان چی و چیە کە دەستنیشانتان کردووە کە بتوانن لەمڕۆوە دەست بخەنە سەر تەواوی ڕێکارە تەندروستیەکان چ لە خودی نێو نەخۆشخانەکانە بێت چ هەنگاوە نوێیەکانیشتان بۆ پابەندبوونی ئاستی هۆشیاری تەندروستی بۆ ئەو کەسانی کە سەردانی نەخۆشخانەکانەکەن بۆ ئەوەی ڕووبەڕووی نەخۆشیە گوازراوەکان نەبنەوە بۆ ئەو کەسانی کە توشبووی نەخۆشیەکەن بۆی هەموو لایەک تەندروست باش باشە لە سێشنی یەکەمە ئێمە باسی ئینفێکشن و جۆرەکان یەکەین کە لێوەش تیشکە خینە سەر ئەو نەخۆشانی کە دۆخی تەندروستیان هەستیارە وەکوانی کە لە چاودێری چڕ ئەمێننەوە یان نەخۆشی شێرپەنجەن لە سێشنی دۆمیشە باسی گاڵایەنە جیهانیەکانەکەین و بەراورد یەکەین لەگەڵ کوردستان کە چۆنە لە سێکدەری تەندروستی هەروەها لە هەمان کاتە ئێمە گاپە ئەکادیمیەکانی ژەخینە ڕوو ئایا لە کوردستان چی ئەگوزارێت ئایا ناوەندەکانی خوێندن لە پزیشکیدا ئەتوانێت فێرخواز ئامادەکات بۆ سێکتەری تەندروستی بە شێوازێکی باش و بتوانێت پراکتزیکە. مامۆستا هەڵگورد هیچ پامێکی ترت ماوە لەسەر ڕێخستنی تەواوی ئەم سیمپۆزیۆمی ئەمڕۆ بۆ ئەوەی بینەرانی خۆشەویستیش بەم بابەتە تەندروستیە بەم ڕێکارە تەندروستی زیاتر ئاشنابن بتوانین زیاتر ئاگاداری ئەم بابەتە گرنگە بین لە نێو نەخۆشخانەکانە ئەو ڕێکارە تەندروستیانە چی ئەبێت بۆی لە نێو نەخۆشخانەکانە پێڕۆ بکرێت و نەخۆشی گوازراوەکان نەگوازرێتەوە بۆ کەسانی تر لە کۆتایی ئەم چالاکیەمان ئینشەڵا مجموعەی ڕاستپاردەمانە بێ بۆ لایەنی سێکتەری تەندروستی بۆ هاوڵاتیان بۆ تەنانەت ناوەندەکانی خوێندن کە ئەبێ ئێمە فێرخوازان لە ناوەندەکانی خوێندن وشیارکەینەوە بەرامبەر ئەم بابەتە ئێمە ئەمانەوێت ناوەند ئەکادیمیەکان ببن بە بەشێک لە چارەسەرکردنی گرفتەکانی تەندروستی و یا هەر گرفتێکی کە لە سێکتەرەکانی کۆمەلگای کوردیا دروستە بێت. دەستان خۆش بێ مەمنون سپاسانەکەم دەستخۆشی زۆر سپاس زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام مامۆستا هەڵگورد نازم کە بەڕێزیان سەرۆک بەشی سەرکردن لە پەیمانگای تەکنیکی کوردستان لە هەمان کاتە پسپۆڕیان هەیە لە بواری بایۆلۆجی پزیشکی سپاس بۆ ڕوونکردنەوەکانی جا ئێستا پێم خۆشە پزیشکێکی پسپۆڕ لەم بەشی پرۆگرام میوانە لەلام زۆر بەڕێز دکتۆر محەممەد عومەر کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەر سوجگەر بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە میوانە دکتۆرگیان سڵاو لێبێت بەخێرهاتێت و ئەم کاتت باش بێت بە هەر لەوە دەست پێ بکەین دومین سیمپۆزیۆمی تەندروستی لە ناوەندێکی ئەکادیمیە بە بەشداری کەسانێکی وەکو بەڕێستان و چەندین پزیشکی پسپۆڕیش لێرە ئامادەن ئەم بابەتە چۆن ئەتەوێ قسەی لەسەر بێت بەخێر بن
زۆر سپاس. ئەم سیمپۆزیەمێکی زانستیە بابەتێکی گرنگە لەسەر بابەتی هەوکردن و بەکارهێنانی دژە میکرۆبەکانە کە گرفتێکی گەورەیە لە هەموو دنیاە وەلای ئێمەش بە تایبەتی، چونکە بەڕاستی هێشتا وەکو پێویست چارەسەری هەوکردنەکان ناکرێت لە هەموو جیهانە و لە وڵاتانی هەژار و وڵاتانی سێهەمە. ئێستاش ساڵانە ملیۆنەها کەس ئەمرێت بە نەخۆشیە ڤایرۆسیەکان و بەکتریەکان و مشەخۆرەکان، چ لە دەرەوە چ لە ناو نەخۆشخانەکانە. بۆیە ئەبێ ئەم بابەتە زۆر بە وردی چارەسەر بکرێ. گرفتێکی ترمان نەبوونی هیچ ڕێنماییەکە، یعنی نەخۆشخانە ئەبێ ڕێنمایی خۆی هەبێت بۆ پزیشکەکان، بۆ کارمەندەکان کە چ دەرمانێ بەکاربێنە و چۆن بەکاربێنرێ. بەڵام بەداخەوە ئێستا ئێمای بینین لە ناو نەخۆشخانە و لە دەروی نەخۆشخانەش ئەم ڕێنمایانە زۆر لاوازن و هەزاران حاڵەت دەبینی دژە میکرۆبی بۆ بەکارێنرێ کە پێویست نییە. دەرەنجام ئەبێتە هۆی دروستبوونی بەرگری ئەم میکرۆبانە و دوای ماوەیەک هەمان ئەو دەرمانە هیچ کار ناکات. ئەمەش ئەبێتە هۆی گرفتی تەندروستی و گرفتی ئابووری، چونکە بە ملیۆنەها دۆلار سەرفەکرێت و لە ئەنجامە ژیانی خەڵک ئەکەوێتە مەترسیەوە. دکتۆر ئەو پانێڵی کە بەڕێستان قسەی لەسەر ئەکەن و گفتوگۆی لەسەر ئەکەن، ئەو پانێڵی بەڕێستان کە قسەی لەسەر ئەکەن دەربارەی چییە بۆ زانیاری پێدانی تەواو بۆ بەهێزکردنی ئاستی هۆشیاری تەندروستی لە نێو تاکەکانی کۆمەڵگە؟ بەڵێ من وەکو پانەلیستێ ئەمڕۆ کە لەگەڵ ئەو هاوڕێیانەی ترمان بەشدارم حەزەکەم سەرەتا ڕوونکردنەوەیەک بەم لەسەر بابەتی هەوکردن لە جیهاندا هەندێک ئامارە خەمەڕوو و هەندێک لەو هۆکارانەی کە ئەبنە هۆی هەوکردنەکان جۆرەکانی و هەندێک لەو ڕێگەیانش کە ئێمە چۆن چارەسەری کەین لەسەر ئاستی تاک پاک و خاوێنی دەچشتن بەکارهێنانی ئەو شتانەی کە پزیشک و کارمەندەکان پێویستیانە کە پێڵەن PPE Personal Protective Equipment، وەکو بەکارهێنانی بیرمان نەچێتەوە لە وەختی کۆرۆنا خەڵک فێر بوو دەست بشووە و فێر بوو دەست چێش بکاتە دەستی و ماسک بکە، ئەمانشتی زۆر سادەن بەڵام زۆر کاریگەر و گرنگن. دەستەکانە خۆش بێت لە کۆتایی هیچ پەیامێکی ترماوە لەسەر ئەم بابەتە گرنگە قسەی لەسەر بکەیت؟ نەخێر، من زۆر سوپاستانەکەم، سوپاسی کەناڵی کورسا دەکەم بۆ ئەم دەرفەتە و دەستان خۆش بێ. بێگومان میدیای هەڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە ڕۆشنکردنەوەی ئەم بابەتانە بۆ خەڵکی. دەستان خۆش بێ، بەخێر بن. سپاس بۆ ئێوە دووبارە. سپاس بۆ دکتۆر محەممەد عومەر کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی هەرسوو جگەر بە شێوازێکی گشتی ڕوونکردنەوەیەکی باشیانە لەسەر ئەم بابەتە گرنگە. هەردوو میوانەکەم لەسەر ئەم بابەتە گرنگە قسەیان کرد. دومین سیمپۆزیۆمی تەندروستی با ناونیشانی استراتیژیکردنی بەڕێوەبردننی هەوکردن لە نەخۆشخانەکانە کە ئەمە مەبەست و ئامانجەکە لەوەیە نەخۆشە گوازراوەکان نەگوازرێتەوە بۆ ئەو کەسانی کە لە نێو نەخۆشخانەکانە کارەکەن، یاخود ئەگەر کات و کەسێک لە نێو نەخۆشخانەکانە نەخۆشی درێژخایانیا بوو یاخود هەر نەخۆشیێکی تری هەبوو، ئەو کەسی کە سەردانی ئەکات یاخود بۆ نمونە لەگەڵیەتی لا نەخۆشخانە چۆن بتوانێت ئاگاداری خۆی بێ بۆی نەخۆشی گوازراوەکان بۆ یەکتری نەگوازنەوە هەموو لایەک تەندروست باش بن. ئەمەش بە پابەندبوونی تاوی ڕێکارە تەندروستیەکان لە نێو نەخۆشخانەکانە وەکو دەستشتن بێت یاخود بەکارهێنانی ماسک بێت یاخود بەکارهێنانی هەر دەرمانێکی تر بێ ئەو کەسە بەکاری بێنە لەو کاتەیە بۆی ئەو کەسانی کە لە نێو نەخۆشخانەکانان تووشی هیچ گرفتێکی تەندروستی نەبن. بە ئومیدین ئەم بوارە تەندروستیە لە نێو ناوەندە ئەکادیمیەکانە زیاتر گرنگی پێ بدرێت. ئەمەی ئەمڕۆژ لە نێو پەیمانگەی تەکنیکی کوردستان نمونەیەکە لەم بابەتە. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ وەلای هاوکارانم فەرموو. سوپاس بۆ هاوکارمان تەرزا بۆ گواستنەوەی زانیاریەکان سەبارەت بە دووەمین سیمپۆزیۆمی تەندروستی لە شاری سلێمانی ئەمڕۆ بەڕێوەچێت.